وەستا گیان جانەکەم وڵاتم حسابم لێ دێگەر عەزێت نەبێت حسابی چی؟ چی بن ئەو برادرە ژوورە خۆم پێم وتووە پێی بڵێ دوای با بڵێ حسابەکە واسی کراوە باشە زاڵی گرە زۆر قوربانە دەستە خۆش هەناسەکەم بەسافر عەزێت نەمێت وەستا بابە ڕۆسەتی خۆت داهێرە نایی فەرموو برا چاوە ڕاستەکەم عەزێتی شمای خوا لەسەر کابرایەکی سەرستان لێەوە ڕووی 10,000 یای تێوتی چوار قیمە و چوار جگەر بەڵێ ئێوە هی من و 10,000ەکەم بەرەوە نانا هی تۆ نەبووتی برادێکم چوار قیمە و چوار جگەری خوا ڕوحەکەم من بووم چوار قیمە و چوار جگەر ئەو تا پارەکە یای 10,000 نایی تێ براگیان تۆ بە ساتی سەمونونەکە تێنا بۆم چاور کردی کوا لە فەتخوا ڕەحمەت لەبێ ئەزانم خۆ من نەمخواردە بۆ لەم 10,000ەکەم بەرەوە بە کاکە عی بە شەرمکە لە خۆت ئایبەتە تۆ قچە بەسەرم گورە عی وڵایە فلس نادەمەوە نایم نییە نایدەم گورە بەشود لێ دەسەرم گورە ناتوانانی بێ زەحمەت کاکە بڕۆ ئەو قیمەیەکەم بەسەرتە بێ زەحمەت وەرە دەرەوە بێ زەحمەت وەرە دەرەوە ئەزانی چۆنسەی کە ناخۆشی وەرە دەرەوە کاکە 10,000ەکەم بەرێ جۆ عیب ناکەی بۆچی بەگژە و پیاوەیە ئەمە فێڵبازە کاکە تۆ پارەتدا وتت چوار قیمە و چوار جگەر ڕەفیقێکم خواردێتی وایە ئەمی چی نەخواردووە بە سەمونە چاوری کردووە لە پارەکەم بەرەوە هیچی نەخوارد ئەی تو عارف داوەشی بە منی و 8 نەفەم خواردووە چوار قیمە و چوار جگەر عیب ناکەی زۆر ناوەشی بە سەری نووری نیازم هەبوو وەرە عیبە داوەشی ڕۆژانە دیانی وەکو تو ئاواتە نەزوولەکەن لە مەطعمەکان و کەبابخانەکانە کاکە بێنە پارەکەم بەرەوە من لە فێکم خواردەوە 1000 دیناری خۆ ئەی داوەشی باشە ئەو یەکشتی ژێ با پێ بڵێم ئەزانم ئیفلاسی نەکرد بەس خۆ تەبیعەتە سووکە هەر تەبیعەتێ خواتەوە باشە وەڵڵە شەرمکە لە خۆت ناڵێ بە خۆتیرێ باشە ئەمرت نەمێنێ تۆش ئەمڕۆ مەعین کاسبێکەمە زود الو چۆنی پورەکەچنگیان باشی بە ساقەڵبم تۆ چۆنی حاڵوەز ئەیتۆ تاکی بە ساقم تۆ باشی وەڵا زۆر سپاس دەکەم من بژیت کەزاڵ تۆی پورێکیان خۆم کەژاڵە ئەبە ساقەمەوە بۆ بێڕەحەمبوون هەواڵی کەس ناپرسن لە سەردانێنە تەلەفۆنیە وەڵا ڕاستەکەی پورێکیان بخوا ئەمڕۆ دایکم ویستی بێت تەنانەت تەلەفۆنشی بۆکردی بم بە ماڵی پورەکە سوم بەسی ترەوە بوو میوان وشتمان هاو بۆ هێشتەکە تێک چوو هەیەن بەخێر بێن سەر چا بەخواونە حەزەکەم دەوەرن هەمووتان وەرن و تۆزێ کولێرە بەڕۆم بکەین بە تەنور بۆ یەکەوە دابنیشین و باشە بە ساقەو بم کەرسۆم یەک دقە ئەوەی کێ تەلەفۆنەکە کەژاڵە ئەو کردی یا تۆ کردێ ئەو کردی بۆ حواڵ بابە ئەو دقینا ئەوزانی تۆ ڕۆحم خۆ دەزانی بە ساقە کەژاڵ کچەکەی ڕوو نەبێ ئابێنە ئیشم پێێتی بێنە دەتۆ بێنە یەک دەبێنە کەرسۆم خەریکە بۆ واکەی ئەلەو کەژاڵ باوکە چۆنی وەڵا زۆر سپاس دەکەم من بژیت باوکە لەوەیە ئەرەوەڵا نەوەڵا باوکم لە ماڵەوە نییە بەس بۆچی دە ئیشە پێێتی وەڵای حەزم کرد پێی بڵێ چکە باوکە قەرزاری منە دەمێکە ئەی زۆرە پارەکە وەڵا 1000 $1000 نەنە 1000 دینار لەم تەبعا ئەوە چوین بۆ سەیران خەڵۆزم کڕی ئیتر بەڕاستی بیری چوو ئێمەش خۆمانە وتم خەی ناخۆن نافەوتێ مەکەن ڕۆژات خوا 1000 دیناری تەبع ئەوە هێنێ بەسەر چاخە منە بە پێڵم بۆتان بێنێتەوە نەنە ئەهێنێ کچم تۆنەوە بیست تۆڵە قەرز کۆنە بێ یەک دقەوە کەرسوو بۆ کەس کەژاڵ گیان بە ساقم دڵێ نێشێوەیت خۆت تەبعەتەکەی زانی بە ساقەوم لە دەورێکە نانا پورێکیان دڵم هیچ ناکە خە منە بە خۆم باشێ ناسم چاڕوانم دەیخوا حافیزتان بێخوا حافیز طبیعی باوانە شێوە حی بەشەرەبەی تخوا 1000 پارەی تۆ لە ماڵی پسەری تەوانێ ماڵێکی چاک چەند دەستیان بە ئێمەوەی ها خۆ من نەموتوە خراپەژنەکە بەڵام خۆ قەرزار هەربێ بدرێتەوە قەرزەوە ئەکەم قەرزارە ها بیرە چۆ چین بۆ سەیران خەڵۆزم کڕی نەیخسوە سەر قایمەکە قەینا 3000 سێ قزمێکی 1000مان بەرەکە حیامانە چێتۆتی 1000 حیامانە چێتۆ حی منێ بە هەر نەمزای چۆ قسە بکەم هەر تۆ بەسی پیاکێشتەرەوە چیتە؟ چۆن پێتان ناکێشم حی من چۆ لە ڕوم نەهاو لە بن داوەتم کردوتم وەرە کولێرە بەڕۆنەکەین و کاتم تۆڵی بەڕوو لەدەم تا تەقیوە حتا بێرە دوو قسە بکەم تۆ جارێ بڕۆ قەلێک سەر بڕە نەگەوان بێن حیامانە چێ بەڵ حازر بێ بدەینێم
سەری نابڕم قازێکمان هەیە خەریکە مردار دەبێتەوە دوعا بکە مردار نەبوو بێتەوە سەرچم ئەوە سەر بڕم و تەواو ڕەزیلی پسکە بڕە لا چ دی بڕۆ وازم ببینە بعد ماڵەکە پاکەمەوە نەچۆ لا چ دەی بەس زیای خێرم نەکرد يا الله أول شيء كاك أول شيء السلام عليكم عليك السلام بخير والله مطعمك كان خوش المطعم كمان جاء برفاده كمان مطعمك برفاده بخدمتين شوف للدرجيك ها درجيك يعني قد درجيك يشبه باركش درجيك وكلانه عجبا طبعا فرفاده كمان بس فرفاده كمان شاذة هي أوبرا هنا عجبا والله وتم بزيادة أكيد مقصد هاوكاري يمكن للسعري خوارنك يا أكيد من يتوزع قصير فورتام وبمسكم وكم هي كم قصمر من القصير زوبيما هاوكاري يمكن هاوكاري ثاني كم أبيش تيوا أنا كان بتقول شو هذه بقول لك والله هذه هم أنا كيف بقول غير مطعمة عمل الشيء بس سخون كذي فرمدان شو بروح بس كاكا بخير بي بلا أنا مع العابي راح يزرعني شبه توشيها بخير بي ماشي بقربان ساسقم أمريكا ظالمة منك هاتشي من هين الله قوزي تكي قوش تكي مريش قون قوشيلا أمريكا تجارك تنتظر درجة يك شتيش نعيب أي صني مريش صن مريش غش تعزي تجار بتشانا جقر بشو على زارة أي صن خوي شي شغال ما هم يكسر على مش على زارة بالي أي باش حزكي دوشيش بعض الموبايل دوشيش بحال بس تشاو يك دقة تخامين مسا وت صنعك تعزي صن غش تعزي حزكي تو بالكو صنعك موبايل يك دقة تخامين قوزي تان هي قوزيش ماني بالي قوزي بتشانا قوزي بس شو على زارة أخذ الزور زور نيت قوزي غير ناس كوش أتواني مقصد بحاول قوزيك موبيني جهل بحاول هزار بقول بهاي شامتو مزاد خانك هاتوي ماشيت مع عمل لقى مناك روح حكم بسعيد شلون بلى كاكا هشت زارتي بقول بهاي شام خم مع عمل نية كاكا خم كاكا دنگ برز مكان خالصي ما أخذ تو خد كم من أصلا من تيجي كاكا تو خد وام يجي دنگ برز كم كاكا ود هشتوني وديمي برا كاكا تو خد كم من تيجي تو خوارني بني لما طعم مع عمل كريه كاكا نوديمي وبو أمانة جيري أصلا تو خد كم من تيجي زين شلون دنگ برز مكان وياك توز أتاكيتي قصة كده نشبه لقى مشترك على تو من الله تجيتي خسك النبي بخد حتى تعملهم بيه احترامي خوب قله أو مطعمها كاكا جنس فرمتشي أخوي كاكا بنو هزار ديمي خوب كاكا مع عمل لقى منامك بقول بهاي إن شاء الله مطعم مع عمل كريه دابزة بس هاقم شي ده بس كاكا جن عيبة بوتو براكم دنگ برز مكان خالصي ما تو خي مش ما تعيني كاكا جن شو عصام من تيجي ناسي كاكا نوني وديمي بوام يجي براتو كاشي من يستاق شيء أخوي تو خب مش ما تعينه كاكا دتيمي سيري من قال يك توزي كلا سبوري بقول عنه كم درانه واستعجم بالله باشا بس هاقم بس خوزاقي كبو معيني إيه من 4000 بي بله بعتوزا قوشتي زيابي مثلا قشتو زياني هم يحكي حسب بقول بهن جنبو أمو فرخيني روحك اما بس هوني اللي تشتا قوشتك يا إيه؟ توزي ورده قوشت مشتمينته بله. هل اوا بتصن بيجري بنانيك وبم خسب برنجا إيش بقول بهن جنب خو ناس كي خداني أبى دو أبى شغل زبون درا بعد وقت بس المعيدين منه والناس كم دانم تعوم درعوا بلا بس على كل كاكا شيء أخوي لا تدوكش والله قوسيه ودي لا تشي لا مودانه تدوكش مودان لا بالا سبرنجا يا الله أخوي مش ولا مطعمك يا أخي قال لي وقت بس ساقي تشاو من خوما يكون برا ماشي كاكا أما قوزيك هل خاطري شنو قلت كاشي من تكال ليك مزاج متيقني زين شو روحك كم بجدي من ما يقوزيك مبين درجيه كاك الدرجة. مش من السريزاني بو من لدوي رابرين وقوزي من اخوات اما كم زعل ديارة بما عملتك ديارة لو كانت اما قوزي يقوم كوش من السري اما انا بخوم أما قوزيك كاكا اجل انواع ترتيبات وصلاه وش بس سرشو بس سرشو هم يقول اول يروني مريش كاكا هي يقابي اما انا بو بين اللقبيه زين شي بقول بهن جنب مسؤوليتي كاس هم لاقنا تو أو متشولية أخوي دو وأمانة وزن خلابه من اي خوم روحك من اي خوم توقت بس لاش كاكا ما شحونانيش والله شو انت انا ابغى براك شانو بس نيه خير لازم لو وصل قبل نسم براك شانو لا بس تقوى عقرت اول نيه ترتيبات وجد بزعل مشي
بەس حەقی چاوم من یەکەم ڕۆژم نیە لێرە ئیشەکەم یعنی ئەو کەسێکی بۆ ناخواردن ئەزانم چی بۆ داهێن یعنی تۆ ناکرێم هەموو شتە بە من بڵێ وا منش پاری باشێ بەس حەقی چاوم ئەوی تۆ باسی گەوری 6 نەفەرە کاکە توی تاقە نەفەریشی هاتوو بۆ مەخورێت تۆ بۆم بێنە تۆزێک زیان بۆ دانێت لەم لاولەلا کاکە من جارە پێشی دوو نانت بێنم دوایی کە لێو بڕە نانیکەوە بێنم بەس سەرچە باش ئەمە کشمیش و تەرتیباتەکەی بەسە لە غێر بە قوربانی چاوم ئێمە شتەکانمان ناسک و جوانە یعنی ئەوەی کە ئێنین بۆ میوان دڵنیا بە بەدڵیەوە باشە بەس تۆزێک ئەتەکێتە لەگەڵ مشتریان جوان بە قوربانی چاوم بۆ ئەتەچێتم نییە یعنی لەو کاتۆ بە ئەسووی جوان قسە لەگەڵاکەم دوایە چێکم کردو بۆ مێنایی حەکەم ئەگەر هیلاکی نەهاتی تای بۆ هێنە هیلاکی تۆ هیلاکە کردوم کاکە تۆ عەسابت تێکاوم برا من بۆ هیلاکم کردویتە خۆ حەزم لێیەتی کاکە دەبۆم بێ ئەمەژۆ چیتر ئەمر کرد وەڵڵا ئیتر خۆ ماستا و شت پارۆشتی نیوەنە چۆن نیەتی بەقورنەوە لە هەموو شتێم دەکەڵمە جگە لە ئاوەکە حەزەکەی ئاوەکە کارتۆنێ بخۆ بەس ماستا و ساردیمانە پاری خۆی هەیە بەجێ هەیە ماستا و نەیهێنە بەس تۆزێک گۆشتی زیان بە ساقی چاوم تو ئەوڵجا پێوتم ئەو شتانە هەمووی پێوتم تو ئەو خوا تو ئەو خوا وەڵای پشتم تاقی بە قورئان وەڵای مردم مردم منە شێت کرد خوا ئاگای چکە تاژیدم بڕۆ من گەڕێنی داوانە کاکە چیترە خۆی بە ساقم بەسیتر ئەوە نییە خۆی عادەتە لەسەر برت کشمیش و بایم و تەرتیبات و شعریە و نییە بڵاوێکەنەوە کاکە هەموو نووسی بە قورئان هەموو نووسی خۆ ئاگای تا کشمیشی زیایە نانی زیایە گۆشتی نووسیوە کاکە گۆشتەکەش نووسیوە بەخوا ئەمە نووسیوە کاکە تۆزی ئەتەکێتی قسەکردن هەیە براکەم کاکە بەخوا بە قورئان خۆ ئەگەر نووسیمە بێت دەسێ ناچەکەم بەخوا خوا بە قوربانی بەشتم خوا ئەوە لاپەڕێک ئەوە پڕ بۆ ویست مەسە دانیشکە معقولاوی وەسڵیچکە پڕگەبوو مادەم هەرچوتێتە ئەو دی تۆزێکەوە نییە قاچ خۆی بلا قۆتەوە نییە نەجوڵەوانەش ئەمە خەجۆڵە بەسڵ بەڕێبم کاکە بۆی جارێککە مشتری بێتەوە بە قورئان دڵم تاقی خواگەی دڵمە بەریەوە نەما کاکە چیترە خۆی چکە زارمان گەڕێنیتەوە بە قورئان وەڵا شلەکە هەر ئەنواع بنووسە ئاوی مریشک و ئاوی گۆشتوانت وەی برا جوانەکەم کاکە ناتوانم لە وەڵا هیلاک بووم بە ئەی هیلاکی بۆ هاتی بۆی بۆ ناتی بە خسخانە برە بە ساقی چام تۆ هیلاکە کردم کور عەسابت تێگەم ئەی ئەوانە کە بۆ نووسیم بڕۆ بێنەوە ئەی خوایە لە تۆ بەزیابێ خوایە هەوازە مەسە لە دایک بووم بە قوربانی چاوم ئەوە دامخست وەسڵەکە بە قوربان بەس تۆزێ خێرات خوا